هەر لە سەرەتای هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و داخستنی دەرگای مزگەوتەکان وەک ڕێکاری خۆپارێزی نیگەرانی ڕووی لە نوێژخوێن و هاوڵاتیانی هەرێمی کوردستان کرد. لەلایەک بەهۆی ئەوەی مزگەوت بووە تا بەشێکی دانەبراو لە ژیانی ئاینی تاکو، لەلایەکی دیکەوە مزگەوت و مینبەرەکان هەمیشە سەکۆی داکۆکی لە مافی هاوڵاتیان بوون، بۆیە داخستنی مزگەوت وەکو ڕاوەستان و بێدەنگبوونی ئەو مینبەرە بووە. دوای ڕەوینەوەی مەترسیە تەندروستیەکان لە هەرێمی کوردستان، ئێستا کرانەوەی مزگەوت هاوکاتە لەگەڵ سەرهەڵدانی کۆمەڵی قەیران و ئاریشەی نوێ کە بەرۆکی خەڵکی هەرێمی کوردستانیان گرتووە. لەلایەک نەبوون و دواکەوتنی موچە، لەلایەک بێڕێزیکردن بە پارلەمان، لەلایەک ئاشکرابوونی بە تاڵانبردنی سەرۆت و سامانی وڵات و فەزاحەتەکانی دیکە، هەموو ئەمانە نەیانهێشت هاوڵاتیان هەناسەیەکی ئارامی لە دوای قۆناغی ڤایرۆسی کۆرۆنا بدەن. لەم هەلومەرجە سەختەدا کە هەرێمی کوردستان لە هەردوو لایەنی ئابووری و دەرونیەوە ماندووی دەستی حکومڕانی ناتەندروستە، خەڵک چاویان بڕیوەتە ڕۆڵی زانایانی ئاینی و مینبەری مزگەوتەکان تا هاوشانی ڕووداوەکان هەڵوێستیان هەبێ خەمەکانی خەڵک بگەێن و کەم و کورتیەکانی سیستمی حکومڕانی دەست نیشان بکەن. بەڵام پرسیارەکە ئەوەیە تا ئێستا لە هەرێمی کوردستان بوار بۆ مامۆستایانی ئاینی و مینبەری مزگەوتەکان ڕەخساوە کە بە بنەدەنگێکی دلێر بۆ داکۆکی لە مافی خەڵک؟ ئایا مامۆستایانی ئاینی و مینبەری مزگەوتەکان لەو ڕووەوە ئەدای ئەرکی سەرشانی خۆیان کردووە؟ ئەگەر وەک پێویست نیان کردووە هۆکارەکەی چی بووە؟ وەک بەشێک لە چاودێران دەڵێن لەگەڵ ئەوەی مزگەوت و مامۆستایانی ئاینی لە هەر قۆناغێکدا سەنگەری پێشەوەی بەرگری لە مافەنەتەوەیی و ئینسانیەکانی هاوڵاتیان بوون کە سەردەمی تارێکی حکومڕانی حەزبی بەعسی شاهدی ئەم ڕاستیەیە، بەڵام لە ئێستادا کە ڕۆژ بە ڕۆژ خەمەکانی خەڵک قوڵتر دەبنەوە و کەم و کوڕیەکانی حکومڕانی زیاتر دەردەکەون، کەچی نابینرێت مزگەوت و مینبەرەکانی وەک پێویست پەنجە بخەنە سەر نەخۆشیەکان و لەسەر مافەقراوەکانی خەڵکیش پێداگر بن. گەرچی دەسەڵات لە هەرێمی کوردستان بەر لە هەرچین و توێژێک کاری لەسەر بێڕۆڵکردنی زانایەن و مامۆستایانی ئاینی کردووە، بەوەی وەک فەرمانبەر هەڵسوکۆتیان لەگەڵ دەکا، هەر کاتێکیش مامۆستایان بەپێی بەرژەوەندی دەسەڵات هەنگاویان نەنابێ ڕوبەڕووی کوشتن و زیندان و هەرەشە و دوورخستنەوە لە مینبەر بوونەتەوە. بۆیە چاودێران دووپاتی دەکەنەوە. مامۆستایان و زانایانی ئیسلام کە جێنشین و میراتگری پێغەمبەرانن درودی خۆیان لەسەر بێ، بەردەوام پێویستە لە هەوڵی ئەوەدا بن پێگەوڕۆڵی مێژووییان بۆ بگەڕێتەوە تاوەکو بتوانن وەک هەمیشە کاریگەری ئەرێنیان لەسەر تەواوی کایەکانی ژیان هەبێت. بەڵام لە ئێستادا بەشێک لە مامۆستایانی ئاینی و وتاربێژان زۆر بە کەمیتیشک دەخەنە سەر ئەو یاساشکێنی و ناحەقیە گەورانەی ڕۆژانە بەرامبەر مافی هاوڵاتی و دام و دەستگای یاسایەکانی هەرێمی کوردستان دەکرێن. هەر بە بڕوای بەشێک لە چاودێران ڕەنگەم دیاردەیە لەوەوە سەرچاو بگرێ کە دەسەڵات لە هەرێمی کوردستان بە پلان کاری بۆ نەهێشتنی ڕۆڵی مزگەوت و مامۆستایانی ئاینی کردبێ، هەروەک چۆن بە پلانکاری بۆ شکاندنی شکۆی پارلەمان و دامەزراوەکانی دیکە کردووە. بەرەنجامی ئەم بێڕۆڵکردنەش بەردەوام بێئومێدکردنی هاوڵاتیان بووە لە پرۆسەی سیاسی و خودی ئەو دامەزراوانە کە مینبەری مزگەوتی شێکێک لەوانەیە. پرسیارە گرنگەکەش ئەوەیە مامۆستایانی ئاینی چی بکەن تاوەکو دەسەڵات نەتوانێت ڕۆڵی پێشەنگیان لە کۆمەڵدا لێزەوت بکات؟ چی بکرێت تاوەکو مزگەوتیش بە دەردی دامەزراوە پاراوێستراوەکانی دیکە نەبرێت؟